و هێڵی ئاسمانی عێراق کە ئیستا بڕیار درراوە لە بینی بەغدا و فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستانە کار بکە پێ ئەو بڕیارە بۆ گواستنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ فڕۆکەخانەکانی تری عێراق بۆ جێبەجێکردنی گەشتەکانی کە ئەمە ئەبێتە بارگرانیەکی گەورە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەوانەی لە هەرێمی کوردستان ئەژین و خەرجێکی زۆر و چاوەڕانێکی زۆر کە ئەمە پێچەوانەی یاسانە دەوڵەتەکان و بنەماکانی ڕێکوتنامەی شیکاغۆیە بۆ فڕۆکەوانی دارین ئەم بڕیارە بەردەوامی نەبێت و لە زووترین کاتە تەواو بێ و گەشتەکان دەست پێ بکاتەوە وە سکاڵا و کۆمپانیەکان پێویستە سکاڵا لەسەر دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق و حکوومەتی عێراق تۆمار بکەن چونکە ئەم بڕیارە بڕیارێکی سیاسیە ئەوەی کە بڕیارێکی کارژێڕی بێت بۆیە حکوومەتی عێراق پابەند پێویستەکە پابەند بێ بە قەرەبووکردنەوەی ئەو کۆمپانیانە زەروزیانەکانیان ئێمە هەوڵی ئەومان ناوەکەوە لە ڕێگەی پەیوەندیکردن بە بەغا بزانینکەوە ئالیەتی جێبەجێکردنی ئەم بڕیارانە چۆنە بێ لەبەرەی کە خۆی کتابەکە یعنی زۆر ڕوون و ئاشکرا نەبوو ئەوانی کە داوا کراوە باس لە چەند فەقەرەیە کراوە ئەو فەقەرانە خۆی ئێمە یعنی ئۆڕەدی تەطبیقمان کردووە ئێمە بە کتاب و بە نووسرا و بە هەموو معایرەکانی ئەوان لەسەری ئەڕۆن ئێمە هەمووی پابند بووین و هەمووی جێبەجێ کراوە لێرە مۆزوعی ئەوە داوا کراوەکەوە فڕۆکەخانەکان ڕادستی بەغا بکرێت ئێمە بەڕاستی ویستمان پرسیارەکەمان لەسەر ئەوە بوو ئایا لەسەر ئەرزی واقع ئەم شتە چۆنچۆنی ئەکرێ لەبەر ئەوە محاولەمان کرد پەیوەندیان پێوە بکەین بەڵام وەڵاممان لە کەسێک وەرنەگرت جا بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ بە فەرمی نامەیەکی ئاراستەی حکوومەتی بەغا کرد کە تیایدا داوا لەوە کا کۆبوونەوەیەک کرێ هیچ نەبێ بۆ ئەوەی کە ئێمە بزانین جێبەجێکردنی بڵین ئەم داواکاریانە چۆنچۆنیە بێ ئەتوانم بابوتانی بڵێم هەتاکو ئەم لەحزەیە هیچ جۆرە با بڵین وەڵامێکمان لە بەغاوە وەرنەگرتووە لەگەڵ ئەوەی کە خۆیان وەختیان بە ئێمە داوە کە هەتاکو 3 ڕۆژ بێ بەڵام ئەگەر ماوە لەم بینایە هەیە ئەگەر ئەوان وەڵامیان نییە من جا نازانم ئەم ماوەیە بەچیراوە لەبەر ئەوە تاکو ئەم کاتە ئێمە ئێستا لە مۆزعیان ئێشتا هەر لە چاوەڕێی ئەوەیان ئەگەر وەڵامێک لە بەغاوە هەبێ